بەناوی خوای بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی دەستپێکی خولی پاییزە ڕۆژی دانیشتن 2/9/2015 بەرنامەی کاری کردنەوەی خولی پەرلەمان بەپێی حکمی بەرگەیەک لە مادەی 5 بەرگەی 2 لە مادەی 7 و هەردوو خاڵی 1 و 2 لە بەرگەی یەکەمی مادەی 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بڕیاردرا کاتی دانیشتنی دەستپێکی خولی گرێدانی پاییزە لە ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 2/9/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشی نەتەوەیی. دووەم کردنەوەی خولی پاییزە لە ساڵی دووەم خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستان عێراق لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە بە پێی بەرگەی 2 لە مادەی 7 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. بەڕێزان ئێستا چینە سەر بەرگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتن کە بریتە لە 1 دقیقە وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی جەنگی دژی تێرۆر لەگەڵ مارشی نەتەوەیی ئەی ڕەقیب. زۆر سپاس فەرموو. ئێستا چینە سەر بەرگەی دووەم لە بەرنامەی کار کە بریتە لە کردنەوەی خولی پاییزە لە ساڵی دووەمی خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستان عێراق لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە بە پێی بەرگەی 2 لە مادەی 7 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. بەناوی خوای گەورە و میهرەبان پەرلەمانتارانی بەڕێز لە هەلومەرجێکی سەخت و پڕ لە تەنگژە و ئاڵۆزی ناوچەکە و کوردستاندا لە ڕوبەڕووبوونەوەی شەڕێکی سەختی گەلەکەمان لەگەڵ دوژمنانی ئازادی و تاریکبینانی سەردەمدا ئەمڕۆ خولی گرێدانی پاییزەی ساڵی دووەمی خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەینەوە. بە پێویستی دەزانین بە ناوی خۆمان و پەرلەمانی کوردستانەوە سوپاس و پێزانینی خۆڕاگری هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین کە زیاتر لە 1 ساڵە بەرگەی چەندین ئاستەنگ و قەیرانی جۆرا و جۆریان کردووە لە بێموچەیی و هەتا نەبوون و کەمی پێداویستیە سەرەتاییەکانی ژێوی ژیانیان. سەرەڕای ئەم ڕاستیانە چەندین ئاستەنگی خنکێنەر بەرەوکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە. لێرەشەوە بەرپرسیارەتی لە ئەستۆی حکوومەتدایە بۆ داڕشتنی پلان و بەرنامەی چاپسازی بۆ دەربازبوون لەم تەنگژە و قەیرانانەی کە هاوڵاتیانی کوردستانی لە دۆخێکی ناهەمواردا تووشی گیرروگرفت کردووە و ڕوونکردنەوەی پێویست لەم بارەیەوە بە پەرلەمانی کوردستان و هاوڵاتیانی هەرێم بدات. دەمەوێت لێرەدا ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەرز بنرخێنن. سەرەڕای قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەوان لەبەرەکانی پێشەوەی جەنگی دژ بە تێرۆریستان زۆر نەبەردانە هەرێمی کوردستان دەپارێزن. هەر بۆیە لێرەوە پێیان دەڵێین هەمومان شانازی بە هەمووتانەوە دەکەین و هەمووتان بە پارێزەری نیشتیمان دەزانین و ئێوەش خۆتان بەهی هەمومان بزانن. دڵنیاییتان دەدەینێ ئەو پەڕی هەوڵی خۆمان دەخێنە گەڕ بۆ ئەوی ململانە سیاسیەکانی ناوخۆ بە شێوازێکی دیموکراتی و ئاشتیانەیەک لای بنەوە و نێڵین کار لە یەک ڕیزی و ورەی پۆڵاینی ئێوە بکات، چونکە جیاوازی و ململانەی سیاسی نەریتێکی دیموکراسیە.
لەسەر ئێمەی ئەندامانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیەکەی پێویستە کە گیانی لێکبردن و ڕێزگرتن لە جیاوازیەکان بکەینە نەریتی کارەکانمان، چونکە بوونی جیاوازی ئاماژەی بەرەو پێشچوونی دیموکراتی هەرێمەکەمانە. پەرلەمانتارانی بەڕێز، لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قەیرانێکی تری سیاسی لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە، ئەویش پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. لەم پرسەدا پەرلەمان وەک مەرجەعی باڵای یاسادانان شوێنی یەکلاکردنەوەی قەیرانەکەیە، بۆ مەبەستەش فراکسیۆنەکان دید و بۆچوونی جیاوازیان لەسەر قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەیە. ئەمە شتێکی ئاساییە و گرنگە ئەم جیاوازیە لە چوارچێوەی یاسا و پاراستنی بنەماکانی دیموکراتی و سازان و بەرەو پێشچوونی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا یەکلا بکرێتەوە. پەرلەمان دامەزراوەی سەرەکی یاسادانان و چاودێریە و بەرپرسیارە لە یەکلاکردنەوەی پرسە دەستوری و یاسایی و چارەنووسسازەکاندا. ڕۆڵ و پێگەی خۆی لەم ڕۆ دەپارێزێت و بە گیانێکی نیشتیمانی بوو لە سۆنگەی سەروەربوونی یاساوە مامەڵە لەگەڵ پرسەکان دەکات و ئێستاش هەر بەو پێودانگ و پەرۆشیە بۆ دەربازبوون لەم تەنگژانی ڕوبەڕوومان بۆتەوە، بەتایبەت پرسی سەرۆکایەتی هەرێم دەرفەتدراوە بۆ گەیشتن بە ڕێکەوتنی هەمووان لە چوارچێوەی یاسادا کە لە بەرژەوەندی نیشتیمان و چاکەی گشتیدا بێت و یاسا ڕێڕەوی ئاسایی خۆی ببڕێت. ڕەهەندێکی تری ئەم کێشە سیاسیانە ماف و بەشداری سیاسی لایەن و پێکاتە جیاوازەکانی کوردستانە. بە شانازیەوە لەم خولەی پەرلەماندا بۆ یەکەمین جار یاسای پاراستنی مافی نەتەوە و پێکاتە جیاوازەکانمان پەسەند کردووە. پێمان وایە لە هەرێمی کوردستاندا بە تەنها یەک نەتەوە و ئاین و مەزهەب بوونی نییە، بەڵکو کوردستان مۆزاییکێکە لە نەتەوە و مەزهەب و ئاینی جیاواز. هەر بۆیە هەمومان پێکەوە دەتوانین نیشتیمانەکەمان بپارێزین و گەشە بەلایەنە جیاوازەکانی بدەین. پەرلەمان ڕێز لەو مۆزاییکە هەمەڕەنگەی گەلی کوردستان دەگرێت و پێوەری ڕاستەقینەی پەرلەمان بۆ جیاوازی نەتەوە و ئاین و ئاینزاکان و نوێنەرەکانیان لەسەر قەبارەی کەمی و زۆری نییە، بەڵکو دەرفەتی یەکسانی یاساییە لەسەر بنەمای هاوڵاتی بوون، سەرەڕای ڕێزدانان و ڕەچاوکردنی تایبەتمەندی هەر نەتەوە و ئاین و ئاینزایە. پەرلەمانتارانی بەڕێز، لەم وەرزەنوێیەی پەرلەماندا لەبەردەم چەندین ئەرکی نیشتیمانی و یاسایی و چاودێری داین. ئەرکی پەرلەمانتارانە بە ڕۆحی نوێنەرایەتیکردنی گەلی کوردستان مامەڵە لەگەڵ پرسەکاندا بکەن و ڕۆڵ و پێگەی خۆیان و پەرلەمان بپارێزن لە بواری چاودێریکردن و یاسا داڕشتن و چاکسازی. یەکێک لە ئەرکە پڕبایەخ و گرنگەکانی کاراکردنی ڕۆڵی پەرلەمان بوونی پێڕەوێکە کە وەڵام گۆی کاری سەردەمیانی پەرلەمان بێت. بۆیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە دانیشتنە سەرەتاییەکانی ئەم وەرزەدا دەخرێتە بەرنامەی کار، بە هیوای ئەوەی لە ماوەیەکی دیاریکراودا پەرلەمان ببێتە خاوەن پێڕەوێکی نوێ و پێشکەوتوو کە ڕێگا خۆش بکات بۆ پەرلەمانتاران و فراکسیۆنەکانیان کە باشتر بتوانن ئەرکەکانی سەرشانیان جێبەجێ بکەن. شان بەشانی ئەمەش بەردەوام دەبین لە کارکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان. لەم پێناوەشدا پرسی درێژکردنەوەی ماوەی کارکردنی لیژنەی ئامادەکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە زوویی دێتە بەرنامەی کاری پەرلەمان. ئەمەجگەلەوەی وەک ماوەی ڕابردوو جەخت دەکەینەوە لە بەردەوام بوون لەسەر کاراکردنی ڕۆڵی چاودێری ئەندامان و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان. هەروەک چۆن لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتاران ئازایانە و بەرپرسیارانە چاودێرێکی وردی دەسەڵاتی جێبەجێکردن بوون لەگەڵ بوونی چەندین قەیرانی کێشەدا، ئێستاش پێویستە پرۆسەی چاودێری بە شێوەیەکی وردتر و بەرپرسانەتر ئەنجام بدرێت لە پێناو ئەنجامدانی چاکسازیەکی بنەڕەتی لە کۆی جومگە و لایەنە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا، چونکە چاکسازی تاکە چارەسەری قەیرانی جیاوازەکانی هەرێمی کوردستانە و چاوەڕێین حکوومەتی هەرێم هەنگاوی کردداری گەورە لەم بوارەدا بنێت. پەرلەمان لەم وەرزەدا بەردەوام دەبێت لەسەر هەوڵەکانی بۆ بە سیستماتیککردنی کەرتی وزار لە هەرێمی کوردستاندا لە ڕێی دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکان بە پێی یاساکەی و دەرکردنی یاساکانی تری پەیوەندیدار
بەو پرسە گرنگە لە هەرێمی کوردستاندا. پەرلەمان بەردەوام دەبێت لە تەواوکردنی یاسا پەیوەندیدارەکان بە دادی کۆمەڵایەتی و دادپەروەری لە کۆی لایەنە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا، بەتایبەت ئەو یاسایانەی پەیوەندیان بە دەستەبەری کۆمەڵایەتی و سۆشیال هەیە. بەو هیوایەی ئەم دانیشتنە دەستپێکی وەرزێکی پڕفڕی کاری پەرلەمانی بێت و هەرسەرکەوتوو. بەڕێزان، بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێدێت و لە هەفتەی داهاتوو دەست دەکەینەوە دانیشتنە ئاساییەکانی وەرزی ئێرەدا. زۆر سوپاس.